دیواری میهرەبانی پرۆژەیەکی خێرخوازیە لە خەڵکەوە بۆ خەڵکە لە شاری ڕواندز لە مانجی نۆی 2019 دروست کراوە. دروشمەکەی ئەوەی لێت زیادەبی بەخشە ئەوەی دەتەوێت هەڵیگرە ئەو خەڵکانەی کە پێویستیان بە جلوبەرگە یاخوتەوەی کە لە ماڵەوە جلوبەرگی زیادیان هەیە ڕۆژانە لە ڕێگەی دەستکە گوڵەکانی خۆمان جلوبەرگمان بۆ دێت هێرانە بەگشتی ئاوە هەڵیە واسین خەڵکانێکیش دێن کە مەسەرەن لە ڕووی کەم دەرامەتەوە کەم دەرامەتن دێن لێرە ئیسفادە لە جلوبەرگەکان وەرەگرن ئەو جلوبەرگانەی پێویستیان پێەیە هەڵیگرن و ئەیبن ڕۆژانە تەمان ڕێژێکی زۆری جلوبەرگ لەلایەن خێرخوازان و چەپکە گوڵەکانی شاری ڕواندز بۆ ئێمە دێ و ئەوانەی کە ئیسفادەشی لەکەن هەرتەنیا خەڵکی قەزای ڕواندز نییە بەڵکو لە دەرەوەی ڕواندزیش خەڵکی سەردانیێراکە لە خەریفان سەردانیان کردوین لە سۆران بە هەمان شێوە ئیدی ڕۆژانی مە بەو شێوەیە بەخۆ بە کاک مەولان و چەند برادێک تریشکە لە دیواری میهرەبانی خۆبەخشانەی شەکەین سەردانی ێراکەین و هەوڵە دەینە و جلوبەرگانی کە بۆمان دێ هەڵی بواسین و لەوەی خەڵک ئیسفادە لێ بکە ئامانجیشمان زیاتر ئەوەیە یعنی گیانی هاوکاریکردن و خاوەنداریتیکردن لە یەکتر لە ناو خەڵکی خۆمان لە ناو هاوشارانی خۆمان زیاتر پەرە پێ بدەین بۆەوەی لە کات و ساتە ناخۆشەکانە لە کات و ساتە سەختەکانە بەهانە یەکتر بۆ یەکترەوە بێن و یەکتریان لە بیربی و هاوکارێک دی بکەن داواکاریمانەوێت لە قایمقامێت و سەرۆکایەتی شارەوانی ڕواندز بەوەی کە شوێنەکەی شوێنێش دەستکە بۆی جلوبەرگەکان هەمووی بەسەرێکەوە نەکەون بتوانین زیاترین جلوبەرگ حرزکەین نمایشکەین بۆی خەڵک استفادەکە شوێنی ترمان پێویستە لێران هەرچەند پێشتر مامۆستا نەجات سەرۆک شارەوانی ڕواندز وعدی ئەوەی پێداین کە چەندی بمانەوێت لێرە بەکاری بین بۆ دیوارەکە ئێمە هەمیشەش چاومان لە ئەو میوانانە بووە کە خەڵکی کۆبانێ بوونە و ئاوارەی باشووری کوردستان بوونە لە دیانان نیشتەجێن لە سۆران نیشتەجێن هەم برایانمان ئەوانەی ئێزیدیەکان کە لە حەمی ڕواندز بوونە هەندێکی ڕۆژهەڵاتی کوردستانیش هەبوونە لە حامیە ئێمە هەمیشە لە کات و ساتە پێویستەکانە جلوبەرگمان لێرە بە پیکاپ بۆ بردوون دوکانداریشە بووە جاری وا هەبوو 100 پێڵاوی بۆ نردوین یان کەسێک هەبووە پانتۆڵی بۆ نردوین یعنی تەنسیقێکی زۆر باشەیە لەگەر ئەو دیوارەیە هەموو خەڵکی ئەو شارە خاوەنددارێتی لەو دیوارەکەن کە ئەوە بەلای ئێمە هەرچەندمان دیشبین لێرانە جێگەی دڵخۆشیە چکبینی خەڵکەکی زۆر جوانەیە دەستکە گوڵەکانمان نیان هێشتوە هیچ کاتێک ئەم دیوارە بەبێت جلوبەرگ بمینێ نەخێر عیب نییە هیچ عیب نییە ئەسکە پێویستە خاوی نزیەکی باشە یعنی خەڵک بەڕاستی پێویستی پێە هەندێک خەڵک هەیە وەزعی خراپە هەندێک کەمە ینی کەم دەرامەت هەیە معاشی نییە هیچ دەهاتی نییە هیچ ئیشی نییە هیچ کار و کاسبی نییە فەقیرە چ بکات پارەشی نییە معاشی نییە هیچ بکە بێ لێرە ڕۆژانە لە ئەشیای خۆی دەبات چ مشکلەی نییە شتێکی خاوێنیشە بۆ نمونە پێراوی دینن کابۆی دینن قەمیسی دینن جلوبەرجی دینن زۆر شتی دینن یعنی ئەو شتانە زۆر پێویستن خەڵکی ڕۆژانە پێویستیان بۆ شتانە هەیە یعنی باشە زۆر لەمەوەی بەدواوەش پاییز و دستانە ئەگەر سەردەمی سەرمایە ئینسان پێویست زیاتر پێویستی بە شتانە دەبێت جلوبەرگەکانش زۆربیان باشن ئەوە نیە برێ هەر جلوبەرگ شتەشی زۆر باشیان هێنا و خەڵکەکە باشی ئیسفادە لێکە و خەڵکی ڕواندزیش یعنی لە هەموو شارەکانی کوردستانی باسی خەڵکی ڕواندزەکەن خەڵکی ڕواندزێ کەسێکی کوونە و لەگەڵ خەڵکی کوونە و میواندۆستن و خەڵکەکی میهرەبان و خێرخوازن کەیفیان بەو ئیشانە دێ ئیشەکی باشەکەن وەڵا زۆر کەسەیە لە دەرەوەی ڕواندزێش دێ ئیسفادەکی باش لێکە بەس لەو خەڵکی ڕواندزێ نییە بەس لە دەرەوەی ڕواندزی دێن شەوان دێن هەندێک عایلە دێن لە خوارەوە دێن لە زۆر شوێنان دێن ئیسفادەی لەو دیواری میهرەبانیەکە